بەهۆی خۆپیشاندانەکانەوە لە دوای بەغدای پایتەخت لە سێ شاری دیکەی عێراق قەدەغەکردنی هاتوچۆ ڕاگەیەنرا. پاش بەغدای پایتەخت کە خۆپیشاندانەکان تیایدا شڕ بۆتەوە، حکومەتی عێراق قەدەغەکردنی هاتوچۆی لە شارەکانی ناسڕیە و عیمارە و حیللا ڕاگەیاند. لەلایەکی دیکەوە لە شارەکانی بەسڕە و دیوانیە و کەربەلا و واست و کەرکووک کە خۆپیشاندانەکان تیایاندا درێژەی هەیە، هێشتا بڕیاری لەو جۆرە نەدراوە. جێگەی ئاماژەیە بەیانی ڕۆژی پێنجشەمە بە فەرمانی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق بۆ پاراستنی شیرازەی گشتی و ئارامی ناوخۆ قەدەغەکردنی هاتوچۆی گشتگیر لە بەغدای پایتەخت ڕاگەیەنرا. قەدەغەی هاتوچۆ لە بەغدای پایتەخت لە سەعات 5 بەیانیەوە تاوەکو 7 ئێوارەیە. بە گوێرەی راپۆرتە ڕۆژنامەوانیەکان زرێپۆشەکانی سەر بە سوپا بە مەبەستی پاراستنی بیناکانی حکومەت لە دەروازەی ناوچەی سەوز جێگیر کراون و بۆ بەرپەرشدانەوەی هەر هەوڵێکی خۆپیشاندەران بۆ هەڵکوتانە سەر ناوچەکە لە ئامادەباشیدان. لەو خۆپیشاندانانی لە 1 تشرینی یەکەمەوە لە عێراق درژ بە حکومەت ئەنجام دەدرێن. زیاتر لە 20 کەس کوژراون. هەر لەو چوارچێوێدا دامەزراوەی نێتبلۆکسی تایبەتمەند بە چاودێری پشڕان و ڕاگررتنی هێڵەکانی ئینتەرنێت بڵاوی کردەوە. خزمەتگوزاری ئینتەرنێت لە زۆربەی ناوچەکانی عێراق لە نێوێندا بەغدای پایتەخت ڕاگیراوە. دامەزراوەکە لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە تێکڕای پەیوەندی بە خزمەتگوزاری ئینتەرنێت لە زۆربەی ناوچەکانی عێراق بۆ کەمتر لە 170 دابەزیوە. پێشتر هەمان دامەزراوە ڕایگەیاندبوو لە دوای سەرهەڵدانی خۆپیشاندانەکان لە بەغدا و شارەکانی دیکە زۆرینەی تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر هێڵی ئینتەرنێت ڕاگیراون. لە ڕۆژی سێشەمەی ڕابردووەوە خۆپیشاندان لە بەغدا و چەند شارێکی تر دەستیان پێکردووە و بۆ هۆیەوە ئاگرژی و ئاڵۆزی بە دوای خۆی داهێناوە. تا ئێستاش زیاتر لە 20 کەس کە بەشێکیان لە کارمەندانی هێزە ئەمنیەکان کوژراون. لەلایەن خۆپیشاندەرانیشەوە پەلاماری بەشێک لە باڵەخانی پارێزگاکان و بارگا حکومی و حیزبەکان درا و ئاگریان تێبەردراوە. لەلایەکی دیکەوە کۆماری ئیسلامی ئێران بەهۆی خۆپیشاندانەکانی عێراقەوە دەروازەی سنووری خوسرەوی لە پارێزگای کرماشان و دەروازەی سنووری جەزابەی سەر بە پارێزگای خوزستانی داخست. قاسم ڕەزایی فەرماندەی پاسەوانی سنووری ئێران ڕایگەیاندووە لە شەوی ڕابردووەوە بەهۆی ڕووداوەکانی بەغدا و شارەکانی دیکەی عێراقەوە هەردوو دەروازەی سنووری خوسرەوی جەزابە داخراون. قاسم ڕەزایی وتوشێتی هەر کاتێک ڕووداوەکانی عێراق کۆتاییان هاتوو ئاسایش بەرقەرار بوویەوە دەروازەکان دەکەنەوە.